من دەرچووی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی سلێمانی الحەمدولillah سە دکتۆرم ینی چەند ساڵێکە من هەموو ژیانم لە ئیمتیحانات و لە سعیکردن و لەمانە بۆ ینیەوە نەبێ بڵم من کەسێک بووم دوور بووم لە سعیکردن یا دوور بووم لە شتێک بەو 6 هەفتەیەش الحەمدولillah ینی بەڕێوەپێشتنێکی باشم بەخۆمەوە بینیوە سەر ڕای ئەوەی کە من پێشتریش هەموو ژیانم لە سعیکردن بوو لە سایە 6 بۆ لە سایە هەفتەی ڕاهێنانەکانیش مەکرد ڕۆژانە لە کۆتایی 6 هەفتەکەیە ئەم توانی الحەمدولillah هەنێک لاپەڕە بە 5 دقە هەنێک لاپەڕە بە 6 دقە ئەوە لەبەر بکەم هیوادارم هەموو کەس سەرکەوتوو بێت ئەم دوو خاڵی کۆتایی زۆر گرنگە. السلام علیکم ورحمة الله وبركاته. من بەشداروی گروپی 27م لە خولی بەهێزکردنی یادگە. بەڕاستی خولێکی بەسوودە باسی حاڵی پێش خولەکە بکەین. الحەمدولillah من بە فەزلی خۆی گەورە هەتا ینی من دەرچووی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی سلێمانی الحەمدولillah سە دکتۆرم ینی چەند ساڵێکە من هەموو ژیانم لە ئیمتیحانات و لە سعیکردن و لەمانە بۆ ینیەوە نەبێ بڵم من کەسێک بووم دوور بووم لە سعیکردن یا دوور بووم لە شتێک یاخود دەرەجەکانم زۆر خراپ بووە ئەمانە الحەمدولillah دەرەجەکانم هەمووی باش بووە تا ئێستا و لە سعیکردی شەوا بڵین بە فەزلی خۆی گەورە ڕەحمی پێکردم کە توانایەکم هەیە بتوانم چەند ساعتێک بەسەرێکەوە سعی بکەم بۆ مدەتێکی زۆر و توانای لەبەرکردن و توانای تێگەشتن و توانای بیستن و بیستنی لەبەرکردنی بیستنی و شتەکانم هەمووی الحەمدولillah باش بۆ خراپ نەبوو بڵم من سەرەتا لە سفرەوە دەستم پێ کردووە بەڵام سەر ڕای ئەوە ئەم خولە هێشتا هەر سوودی پێگەیاندم ینی سەر ڕای ئەوەی کە من هەموو ژیان بە سعیکردن نبووە لە فێربوو نبووە بە فەزلی خوا بەڵام ئەم خولە بینیم ینی منەوە 6 هەفتەیەکە بەشداری ینی ئەخیر گروپی بەهێزکردنی یادگە کە ئێستا بەشدار بن گروپی 27 ینی من بەشداربووی ئەو گروپم ینی 6 هەفتەیە 6 هەفتە من ڕاهێنانەکانم کردووە بەو 6 هەفتەیەش الحەمدولillah ینی بەڕێوەپێشتنێکی باشم بەخۆمەوە بینیوە سەر ڕای ئەوەی کە من پێشتریش هەموو ژیانم لە سعیکردن بوو ینی کە ئینشەڵڵا ئەگەر هەچ کەسێک بەشداری کرد ئەزانێت سەرەتای خولەکە پێشەوەی کە دەست بکرێت بە ڕاهێنان و دەست بکرێت بە سیستەمی خوێندنەکە یەکەم دەرسی پێشەکی و دەرسی خۆناساندنەوە مامۆستاکان 2 ساعتێک دیاریەکەن ئەڵێن لە فڵانە کات 2 ساعت تەوقیتکەن بزانن لە ماوەی ئەو 2 ساعتەیە لەبەرکردنتان چۆن ئەنتاخی بکەنەوەنێ بە فەزلی خۆم لەو 2 ساعتەیە چەند لاپەڕەی قورئانم لەبەر کرد بە معدلی لە ماوەی 14 بۆ 15 دقەیە لاپەڕێکم ئەمتوانی لەبەرکەمەمی ئەمە سەرەتای خولەکە پێوی کە هیچ ڕاهێنانێکم کرد بێ دوای 6 هەفتە لە ڕاهێنان دوای 6 هەفتە لە ڕاهێنان ئەتوانم بڵێم من لە سایە 6 بۆ لە سایە هەفتەی ڕاهێنانەکانیشمە کرد بە بۆنی مەشغەڵەت و بۆنی دەوام ئەوانەوە نەمەتوانی هەموو ڕۆژێک هەموو ڕاهێنانەکان لە سایە سە بکەم لە سایە 6 بۆ لە سایە هەفتەی ڕاهێنانەکانیشمە کرد ڕۆژانە لە کۆتایی 6 هەفتەکەیە ئەمتوانی الحەمدولillah هەنێک لاپەڕە بە 5 دقە هەنێک لاپەڕە بە 6 دقە ئەوە لەبەر بکەم ینی 2 ئەونە و نیو على الأقل 2 ئەونە بۆ 2 ئەونە و نیو من الحەمدولillah توانی لەبەرکردنم تەنها بە 6 هەفتە زیادی کرد بەڕاستی خولێکی بەسوودە ئیتر لە سیستمی خەوتن و سیستمی خۆراک ینی ئەم خولە تەنها شتێک نییە کە تەنها فێری ئەوەت کات تۆ ئایا کتێبە بگری بەدەستەوە و دەستکەی بە لەبەرکردنی شت یاخود کتێبە بگری بەدەستەوە و دوای کە کتێبەکەت خوێندەوە بزانی چەند زیاتر زانیاری و بیریت ئیمتیحانێکی خۆت بکەی بەڵکو تەداخل لە هەموو شتەکانی ژیان تاکات بەڕاستی ستافێکی هەتا بڵێ ینی بەڕێزن هەتا بڵێ ستافێکی خوێندەوارن ستافێکن لە دەرونزانیە شارەزاییکی باشیان هەیە ینی ئەزانن ئەو قسانە ئەکەن کە خەڵک هەمووی پێوی گیرۆدەیە لە مێشکی خۆیە تەداخلی سیستمی خۆراکەکان ئەتوانی ڕێکەیتەوە بەو معلوماتانی کە لە خولەکە وەریەگری تەداخلی شێوازی خەوتنەکەت و کاتی خەوتنەکەت و بڕی خەوتنەکەتەکەن ئەتوانی خەوتنەکەت ڕێکەیتەوەنێ بەڕاستی تەداخلی بەکارهێنانی سوشیال میدیا دەکەن چەند ڕێنماییکی باش پێ ئەدەن زێرەکانی ئەژمێرن ئیسفادەکانی ئەژمێرن کە ئەگەر نەیکەیت چەندێک ئیسفادەیەکی ئەتوانی ڕێکەیتەوە ینی بەڕاستی خولێکە تەنها ئەوە نییە بڵێ مێشکت توانای سعیکردن و توانای زیرەکی باشتر دەکات لە هەموو ڕۆکانی ژیان باشتر دەکات ینی بەڕاستی ئەم خولەیش ئەوە نییە بڵێ تەنها کەسانی ئەو کەسەی کە ئێستا لە پرۆسەی خوێندنایە توانای ئیسفادەی لێ بکات باکسەوە ینی ئێمە لە گروپەکەمان نەتیایەتی بەڕێزی وایتیایە با بڵین شۆفێرە ئیشی شۆفێریەکە یاخود بەڕێزی وایتیایە ئیشی نووسینگی خان و کڕین و فرۆشتنی هەیە بەڕێز چەندانی تایە کە خەریکی خوێندنن لە ناوەندی و دواناوەندی و قۆناغی زانکۆ و ئەمان ینی هەمووی ئیسفادەی لێ ئەکات ینی ئەم خولە پشتیوان بە ئەڵڵا بۆ هەموو بوارەکانی ژیان ئەو بواری کە تۆ تایە خەریکی ئیسفادەی لێکەیت چکۆ کوتم تەداخلی هەموو بوارەکانەکات وەکو ئەویشی کە بڵێم بۆ ینی بەشداریکردنی خولەکە ڕاستە بە بڕاپارەیەکە
بەڵام دڵنیا بنەو ڕۆپارەیە ئەیهێنێت ینی قابلی ئەوەیە کە سەرفێکی بۆ ئەو خولە بەڕاستی ئەمە ڕۆژانە ئاگامان لە خۆمان نییە چەند پارەیەکی زۆر سرف ئەکەین کە ئەنی بە بڕی کەم بەس ئەگەر هەمووی کۆکەیتەوە لە ئەخیرا سێکی بڕێکی زۆر زۆرین بە خواردن بڕێکی زۆر زۆرین بە شتێک کە ئەسڵەن بۆ مەسەلی ڕازاندنەوەی یا بۆ مەسەلی شتێکێک کە زەڕور نییە پێویست ناکە بەڵام سماڵە لە خۆمانەوە پێمان زۆرەکە بەڵێن بۆ مدەتی ئەو نەحەفتە بڕەپارەیەکی بۆ کۆی کە بۆم خولە دیاری کراوە سەرفی بکەین بەڵام دڵنیا بن زۆر زیاتری قابلە ینی ئەم ستافە بەڕێزەی کە لەم خولەیە خزمەتی تەلەبەکانەکەن هەر لە مامۆستا سدیق و مامۆستا ئێڤار و مامۆستا ڕاوێژ مامۆستا محەممەد و مامۆستا بەسۆز و هەنی ئەونی من ناوەکانیانم بیر بێتوانێ و مامۆستا ئاوات خۆی کە هەفتانە چەند دەرسێکی ڕاستە خۆی هەیە بەپێی کاتی هەفتەکان ئەنی هەر هەمووی زۆر دڵسۆزانە ئیشەکەن ئەنی بەڕاستی ئەیانەوێت کە ئەو بەشداربوانی کە بەشداریان کردووە ئیسفادە بکەن و لە خولەکە تێبگەن لە دەرسەکان تێبگەن بەڕاستی ئەو علمی کە پیانە ئەیانەوێ بیگەێننەوە کورس بە کورسیش وڵاو لەمەونی من ئاگادار بم ئەپدەیتە بێتەوە معلوماتەکان ئەنی هەمووی چەند کەسانێکی بەڕێزن کە بەڕاستی و بەجددی ئیشیان کردووە منهەجێکیان داناوە پاوەرپۆینت و سلایدات و شتیان حازر کردووە ئەو پلانیان داناوە جەدولیان داناوە کە چۆن ڕۆژ بە ڕۆژ زیاتر خزمەتی تەلەبەکان بکەن و تەلەبەکانیش ئیسفادیان لێ بکەن ئینشاءڵڵا. ئەخیشتیش بیڵم لە خزمەتی ئەوەی بەڕێزەوەیە کە ئەبێ شتێک تێبگەین یعنی ئێستا من لەم فیدباکەیە شتێکی دایبەت و جیاوازم نەوتووە بە سەدان فیدباک هەیە هەمووی باسی ئەزمموی خۆیەکە لەگەڵ خولەکانە ینی هەمووی ژان ئەمان قسم دیاری دووبارە کردوتەوانێ بە چەند کەلیماتێکی جیاواز بەس ینی شتێک هەیە کە بەغڵەت تێگەشتوین هەنێک بەشدار بوو هەیە بەغڵەت تێگەشتووە من بۆیە لەو کاتەوە وەصفی جەماعەتی ستافەکەکەم و باسی منهەجی خوێندنەکەکەم و باسی ئەوەکەم کە لە ئایا تەدەخولی هەموو بوارەکانی ژیانەکەت ئینشاءڵڵا بە ئیزنی خوا کە هەموو لایەنەکان باشتر بێ وردە بۆیە واڵم بۆی وەسوانەکەم بۆی لە ئەخیرە شتێک بەغڵەت تێنەگەین ینی بەغڵەت تێنەگەین کە هەر بەشداری خولەکەمان کرد هەر بە ئەفابی پارەکەمان نرد ئیتر مێشمان زیرەکە بێشتیوان نییە نەک خولێک دەخولی بەشداری پێی بەس کە خۆت هەوڵت نەیە هیچ زیرەک نابی هیچ ئەسڵەن تووشی بێئەمەلیە بیڵی باشە من بۆ بەشداریم کردو و زیرەکیش نەبووم بۆ بەشداریم کردو و ژیانیشم باشتر نەبووە مەسەلەکە هەوڵە ینی ئەم مامۆستا بەڕێزانە خواردنەوەی وەکو گیراوێکی تایبەتیان پێی نییە کە بمانێن و بیخۆین و ئێمە هەوڵەکانمان زیاتر بێت و ئێمە توانەکانمان زیاتر بێت شتیوە نەخێشتیوان نیە مجموعەیە تەکنیکە مجموعەیە شتە پێمانەڵێن ئێمەش ئەبێ بیکەین ینی لەم خولا دووشت بەم ینی بەم دوو خاڵە کە معدل هەموو ڕۆژێک لە بیرمان بێ بەشداری بکەین بەم دوو خاڵەوە خاڵ یەکەمیان ئەوەیەکە ئێمە لە ڕۆژانە على الأقل بەلایانی کەم و ڕۆژانە 2 ساعت دانی بۆ خولەکە ئیتر کاکە هەرچیەک هەر نوعیشێک هەیە هەر شتێک هەیە ئێمە لەسەر خۆمانی فڕستکەین کە تا ئەو 2 ساعتە من کاتی خولەکەم پێداویستەکانی خولەکەم جێبەجێ نەکەم لە ڕاهێنان و لە سعیکردن و لە خۆپرسینەوە من هیچ ئیشی تر ناکەم ینی با بیکەین مەمەرج بەسەر خۆمانەوەنێ مۆبایل دەستکاری ناکەم یەکشت دەستکاری ناکەم سەردانی ناکەم چونە بازار ناکەم ئەو شتە ناکەم تا من 2 ساعتی خولەکە جێبەجێ نەکەم ئیتر ئەو 2 ساعتە دوای نوێژی بەیانیە ئەو 2 ساعتە کاتێکە کە گونجاوترین کاتە لەو کاتەیە کە کەس ئیشیت پێت نییە شەو پێش خەوتنە شەو دوای ئەوەیە کە لە ماڵەوە هەموو کەسێکە خەوێ هیچ کێشەیەک نییە مهم لە 24 ساعتە 2 ساعت دانێ بۆ ئەو خولە خاڵ یەکەم خاڵی دومیژەوەیە تۆ ئێمە پرسیار نەکەین ینی ئیسفادی فلانە تەمرین چییە ئیسفادی فلانە شت چییە ینی مەسەلەن بەشێکی زۆر لە تەمرینەکان ژمارە لەبەرکردنە خۆ تۆ ژمارە هیچ منطقێکی تیان نیە و ژمارە بە دوای ژمارەیە یەت و هیچ ینی هیچ بەهرەیەک نییە ژمارە ینی هیچ معنایەکی وای نییە ینی تۆ بەدانیشی وەکو ئەوە نیە تۆ شیعرێک لەبەرکەی وەکو نیە تۆ چیرۆکێک لەبەرکەی تۆ بەس ژمارە لەبەرەکەی ینی تا 100 ژمارە تا 150 ژمارە لەبەرەکەی ئەمە تۆ نابێ بڵێ پرسیارەکەم لە ماوەسا ئیسفادی ئەم ژمارانە چین باسا بۆچی من ژمارە لەبەرکەم باە من تەلەبەم کە سەعی کیمیا و ئەحیام هەیە من چی پێویستەکە دانیشم ڕیس دانە بەدانە ژمارە لەبەرکەم ئایا من تەلەبەیەکی سانکۆم لە بەشی پزیشکی گشتی چی پێویستەکە من ژمارە لەبەرکەم ئیشی من بە ژمارە نەماوە مامۆستەکە چێ لە خاڵی دووەم پرسیار مەکەن لەوەی کە مامۆستاکان پێتانەڵن ئیلا و بیلا هەرچیکیان پێوتن ئێوە یەکسەر بەبێ پرسیارکردن بەبێ ئەوەی کە گومانی خراپ لە مێشتیا بۆ دروست بێکە ئەمە ئیسفادەی نییە دەستکەن بە تەمرینکردن چونکە دڵنیا بن ئەمە ینی ئیسفادی لێ ئەکرێت ئەم شتانە بە زیادە ناکرێت هیوادارم هەموو کەس سەرکەوتوو بێت ئەم دوو خاڵی کۆتایی زۆر گرنگە
کاتێکی ڕۆژەکە دیاری بکە بۆ تەمرینکردن و هەر شتێکی شیان پێوتن بیکەن بەبێ پرسیارکردن کە ئایا ئەمە ئیسفادەی چییە یا من 2 ڕۆژێکم ئیسفادەم لێ نەکردووە. هەوڵ بن ئینشاڵڵا خی گەورەش ینی بەدڵنیای ئەو خی گەورە هیچ هەوڵێک مایە پوست ناکات. الله سەلامەتان کات و السلام علیکم.